أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث، ذلك متاع الحياة الدنيا، والله عنده حسن المآب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. أما بعد، مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی دووەم لە زنجیرەی ترسناکی فتنەی ژنان لەسەر پیاوان لە دیدگای قورئان و فەرموودە. بۆی بەبیرتان بێتەوە وەکو لێکگرێدانەوەیەک لەگە ئەڵقەی ڕابردوو لە ئەڵقەی ڕابردوودا زیان بەخشی فتنە و ئاشوبی ژنان بەسەر پیاوانەوە ئەوەمان باس کرد و لە کۆتاییەکەی ئەو فەرموودەمان باس کرد کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەوەی کرد ئیستەشرەفەها الشەیطان، واتە ئافرەتان کەوا دەبنە قیناعێک و لە پاشانەکە شەیطان ئاوایان لێ دەکا و ویان لێ دەکا سەرنجڕاکێشتر بن لە بار چاو و دڵی پیا و نێرینەکان کاتێک کەوا نامەحرەمن و یەکتر دەبین و لە چوونە دەریان. جا لێرکانەدا دەمانەوێ هەڵوەستەیەکی لەسەر ئەوەی بکەین و ئەو جار دەینە سەر خاڵی سەرەکی ئەڵقەی دووەم کە فتنە و ئاشوبی بەنی ئیسرائیل لە ژنانەوە بوو. ئەو جار ئیستەشرەفەها الشەیطان بە گوتمان یعنی دانانی دەست لەسەر برۆ و لەسەر نێوچاوان بۆەوەی دیقەت بگری لە شتەکەی، ئەوە ئیستیشرافە لە زمانی عەرەبیەوە کە پێی دەگوترێ. جا ئیبن مەسعود قسەیەکی جوانی هەیە و ڕوونکردنەوەیەکی جوانی هەیە ڕەضی الله عنه، دەفەرمێتن ئینەمە النساء عەورەة، دەڵێ وەکو لە فەرموودەکەی هاتیە بێگومان ئافرەتان هەموو شوێنیان جێگای شەرمەیە و دەبی بشاردرێتەوە، لە پلەدابەزینی ئافرەتەکان نییە، بەڵکو لە ناسچی و جوانی ئافرەتەکان ئەڵڵا تەعالە سەرنجڕاکێشی کردوون و وای داناون. ئەو جار وئین المەرئەتە لەتەخرج من بەیتها وما بها بەئس، ئافرەت لە ماڵی خۆی دەردەچی سەرەتاکەی هیچی بە هیچەوە نییە و هیچی لەسەر نییە. فەیەستەشرفها الشەیطان، شەیطان دێتن دەیکاتە سەرنجڕاکێش و دیقەت لێگیرا و فەیەقول ئینەکی لا تەمڕینە بئەحەد ئیلا ئەعجەبەتیه، دەڵێ پێی دەڵێ ئەی ئافرەت، ئەی ژن، ئەتو بەلای هیچ کەسێکی داناچی ئیلا ئەو کەسە زۆر دەبیە جێگای سەر سوورمان لە لایوی و پێت وە معجەب دەبی. ئافرەتەکەش وئین المەرئەتە لەتەلبیس ثیابها فەیوقال ئەینە توریدین، کاتێک شمەک و جلوبەرجی خۆی دەگۆڕی و لەبەر دەکا و خۆی دەڕازێنتەوە بە شمەک و جلوبەرجی ئافرەتەکە و ژنەکە، شەیطان پێی دەڵێەوە چێوە دەچی و بەرەو کوێی؟ دەڵێ ئەعود و مەریضەن، دەڵێ من دەچم سەردانی نەخۆشێکی بکەم، یان دەچمە سەر جەنازەیەکی و کەسێک مردووە، یان ئوسەلی فی مەسجدین، یان دەچم نوێژ دەکەم لە مزگەوتێکی. ئەو جار ئەو کاتەی دەڵێ عیبادەت و پەرستشی ئەڵڵای دەکەم، دەڵێ عیبادەت و پەرستشی ئەڵڵای لە ماڵێکردنی بەخێرترین و تەواوترینە بۆ ئافرەتەکەی ئیبن مەسعود دەفەرمێ، لەبەروەی شەیطان ئەو کاتەی ئەو ڕێگا و ئەو شتەی پێناگرترێتە بەر ئاوای لێ بکاتن. هەموو عیبادەتەکان گرنگتر بۆ ئافرەتان ئەوەیە لە ماڵێ ئۆقرەی بگرن، وەکو ئەڵڵا تەعالە لە سوورەتی الأحزاب فەرموویەتی ئاەت 33 وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى، لماڵێ ئۆقرە بگرن و دابمەزرێن و خۆتان دەرمەخەن و ڕووتوقود مەخەن وەکو ڕووتوقود خستن و دەرخستنی سەردەمی نەفامیەتی یەکەم جار پێش هاتنی ئیسلام و فەرمانەکانی ئەڵڵای پێتان بگە. جا خاڵی سەرەکی ئەڵقەی دووەممان ئەوەیە یەکەم فتنە و ئاشوبی بەنی ئیسرائیل لە ژنانەوە بوو. ئەوەتە ڕەسوول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم دەبی زۆر ئاگادار بین بەنو ئیسرائیل لەوەیەوە تاقی کرانەوە و فتنە و ئاشوبیان توش بوو دۆڕان. فەرمووی ئەبوو سەعیدی خودری دەفەرمێ ڕەسوول الله فەرموویەتی صلی الله عليه وسلم
إن الدنيا حلوة خضرة براستي دنيا شيرنيشي سوزة وإن الله مستخلفكم فيها الله تعالى إيوي بزينشين آودان كروي أو دنياي دانا وتيايدا فينظر كيف تعملون تمشاتان دكاوتيتان درواني سهل سكوتو كرداري چي دكان لناو أو سوزاتي وشيرنايتي كدنيايا فاتقوا الدنيا رسول الله شار من دكاتو دفرمي آقدار بن پارێزکار بن لە دنیایدا خۆتان هەمووی تێکەڵ مەکەن و خۆشی دنیای هەموو وەرمەگرن و سەرنجتانەوەندە ڕانەچێشی لاتان بدا لە ڕێگای ڕاستی الله تعالای واتقوا النساء لەناو ئەو دنیایەش ئافرەت و ژنان هەن ئەوانیش ئەوە عەطفی دەتانین بڵێن خاصە لەسەر عام دەری هیناوە لۆی زیاتر هەشیار و ئاگادار بین دنیا بەگشتی سەرنج ڕاکێشە و دەبی خۆمانی لێ پارێزین لا ڕێمان نەکا لە ڕێگاز و ڕێگای الله تعالای وەلەناو ئەو دنیایەش لە هەمویان زیاتر کەوا لات دەداتن و دەبی پارێزکاری لێ بکەی و ئاگاداری خۆت بیژنانن فإن أول فتنة بني إسرائيل كانت في النساء چونکای بەڕاستی یەکەم فتنە و ئاشوبی ناو بەنو ئیسرائیل کە ڕوویدا تیایاندا فتنە و ئاشوبی ژنان بوو ئەوەشیان لە صحیح مسلمی هاتیە بە ژمارە 2742 کەواتە بەڕێزان و خۆشەویستان دەبی هەشیار و ئاگادار بین فتنەی ئافرەتان ئەوها مەزن و گەورەیە ئافرەتان وەچی گۆتمان کاتێکەوە بە شوێنێکی دادەڕۆن بە جێگایەکی دادەڕۆن دێنە دەرێ سەرنج ڕاکێشن ئەو کاتەی وە دەکەن زۆر جار پیاوان سەبر و ئارامیان نییە لە بەرامبەردا و ئارامی ناگرن و تووشی فتنە و بەڵا دەبن ئەوەتە خوای تەعالە دەفەرمی مرۆڤەکان خۆیان لاواز و ضعیفن زۆر جار دەدۆڕێن ئەگەر تەقوای خوایان نەبی و ئاگاداری خۆیان نەبن و زۆر بەسەر خۆیان دانەچنەوە مەکر و ئۆینی ئافرەتەکانیان بینینی شێوە و شکل و دیمەن و لار و لەنجەی ئافرەتەکان و خۆرازانەوەی ئافرەتەکان سەرنجیان ڕادەچێشێ و لە خشتەیان دەبا الله تعالى لسورة النساء فرميتي آية 28 يريد الله أن يخفف عنكم الله دەیەوێ لەسەرتان سووک و ئاسان بکە بەس وخلق الإنسان ضعيفا بەڵام مرۆڤ و ئینسانەکان لاواز بەدیهێنراون واتە بەرگەی زۆر شتی ناگرن و تااقەتیان نامینێ و ئارامیان نامینێ و دەست دەبەن بۆ گوناه و تاوانەکان و ئەنجامیان دەدەن مفسرین و توێژەرەوانی قورئانی بەرز و مەزن دەڵێن وخلق الإنسان ضعيفا ئەوە نەسبە منسوبە لەسەر حال واتە حاڵی ئینسانەکەی ئەوەیە کەوە سەرنجی ڕادەچێشرێ بەرەو گوناه و تاوانەکان لە بەرامبەر شتە ئارەزووەکان ئافرەت دنیا پارە مەنسەب دەسەڵات لاوازە ئەوەی دەگەینیتن کەوا ئەگەری هەیە ئاسان بدۆڕێتن و وتەسلیمی بیپەنا بەخوای رب العالمین لەبەروەی لە بەنو ئیسرائیلیدا بەڵێ ئەوە ڕوویدا تەمەشا بکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆمانی فەرموو باسی ڕووداوێکی دەکا هەر لە سەردەمی بەنو ئیسرائیل پەیوەندی بە ژنانە مەکر و ئۆینی ژنەکان لەگەر ئەوانی ئێستا تێک دەکاتەوە جوولەکە دیارە لەو کاتیەوە و بەنو ئیسرائیل ئەو مەکر و ئۆینانەیان زۆر بووە ژنەکانیان فتنەکان ئاوا هاتیتە ناوان و ئێستا لە ناو ئێمەش چەند بارە دەبێتەوە و دەستی دوژمنانی ئیسلام و پیلانجێرانیشی تێدایە و مرۆڤ و نێرینەکان و مسلمانەکانیش زۆر جاروەیە لاوازن و تەقوایان نییە و دەخلیسچێن و دەکەونە ناو ئەو داوە شەیطانیانە ئەوەتە لە فەرمودەیەکی صحیحدا کە ئەبوو سەعیدی خودری دەجێرتەوە لە صحیح مسلم هاتووە بە ژمارە 2252 كاتك رسول الله صلى الله عليه وسلم فرميتي كانت امرأة من بني إسرائيل قصيرة تمشي مع امرأتين طويلتين لنيو بنو إسرائيل دا أفرتي كرت بالا هبو لنيوان دو أفرتي وجناني بالا برز درويشت فاتخذت رجلين من خشب دو بيو أوي بسري دا برواتنو لبيكردني بي وەکو پێڵاوێکی لە داری دروستی کرد بوو وەکو ئەوانەی ئەو پێڕاوە زۆر برندانەی ئێستا کە ئافرەتان لە بەری دەکەن کەعب العالی پێدەگۆترێ
دوشتی ئاوا لە داری دروستی کردبوو لە پێی کردبوو پێیوە باڵای بەرز بوو بۆەوە لە بینی نێوان ئەو دوو ژنە باڵا بەرزەکەی کەوا دەڕۆیشت وخاتما من ذهب مغلق مطبق ثم حشته مسكا والأنجستيليشي لدست كردبو أو آفرتا سري أو أنجستيلكي قپات دەکرا قەپاغێکی هەبوو و ناوەکەی بۆش بوو ناوەکەی پڕ کردبوو لە بۆنی مسک کەوا بۆنی مسکیش بۆنێکی یەکجار خۆش و سەرنج ڕاکێشە و زۆری لێ دەڕوا کاتێک کەوا بۆن دەکرێتن و مرۆڤەکان سەرنجیان ڕادەکێشرێ بەو بۆنە خۆشەی دەڵێ ئەویشی لە پەنجەی خۆی کردبوو لە پاشان وهو ئەطیب الطیب دەرێ مسکیش ڕەسوول الله دەفەرمێ لە هەموو بۆنان بۆن خۆشتر بۆنی مسکە فمرت بين المرأتين فلم يعرفوها لنێوان ئەو دوو ژنە باڵا بەرزەی دەڕۆیشت ئەوان نەیان دەزانی و خەڵک نەیدەزانی کە ئەو دارانەی لە پێکردیە و باڵای خۆی وا بەرز کردیە ئەو بەخۆی وا باڵای بەرز نییە ئەو جار لە پاشانەکە دەفەرمێتن فقالت بيدها هكذا ونفض شعبة يده دەڵێ ئەوەی فەرموودەکەی ڕیوایەت کردیە رسول الله فرموویەتی صلى الله عليه وسلم دەڵێ ئەوها قەپاغی بە عەمەلی و کردار وای کردیە قەپاغی ئەنگوستیلەکەی دەکردەوە کەوا دەڕۆیشت بۆنەکە تا پەرش و بڵاو دەبوو دەرێ شوعبەش لە پەنجەی خۆی ئەوها لێ دەکرد لۆمەی کەوا جێڕایتەوە فەرموودەکە و کەواتە تێبگەن ئاوای دەکرد هەتا بۆنەکەی پەرش و بڵاو ببێ جا لەوەیەوە سەرنجی دەوروبەرەکەی ڕادەچێشا فتنە و ئاشوبی ژنان کەواتە لە سەردەمی بنو إسرائيل لويه بو كوا رسول الله صلى الله عليه وسلم فرمويو ودريخست كواتا پێویستە هەشیار و ئاگادار بین بەڕێزان و خۆشەویستان کەوا وەچی گوتمان الله تعالەش فەرموویەتی وخلق الإنسان ضعيفا کاتێک ئافرەتان ئاوا خۆیان برازێننەوە لەنجە و لار بکەن و لە پاشان بۆنی لە خۆیان بدەن و وەکو ئەو ئافرەتەی کە سەردەمی بەنو ئیسرائیل و پێڕاوی بەرز و بنبرند و دەنجی لێوە بێ لەبەر بکەن و خرخار و بازن و ئەنگوستیلە و ڕازانەوەی دەموچاویان و ئەو شتانە هەمویان بەخۆوە بکەن و خۆیان پێبرازێننەوە مرۆڤەکانیش لاوازن بەڕاستی پێشەوا طاووس دەفەرمی زیاتر ئەو لاوازیەی الله تعالى باسی کردیە لەو ئاەتەی ذلك في أمر النساء خاصة كطاووس یەکێک بووە لە تابعین ئەو پیاوە بەرز و بەڕێزە دەرێت تایبەتە ئەو لاوازیە بە ئەو کار و شتانەی ئافرەتان دەیکەن مرۆڤەکان و نێرینەکان لە بەرامبەریان لاوازن وسفیانی ثوريج رحمه الله هرقتي المرأة تمر بالرجل فلا يمسك نفسه عن النظر إليها لبرهنده آواب لنا وبنو إسرائيل وإستا لنا وإيمشوايا فتنة وآشوبكاني آفرتان كاتناوان دلي آفرتان درون بلاي بياوانوا پیاوان زۆر جاروەیە خۆیان پێناگیرێتن و بێ ئارامن لە بەرامبەریاندا تەمەشایان دەکەن ولا ينتفع بها هیچ سوود و کەلکێکیشی لێوەرناگرن فأي شيء أضعف من هذا بەبێ ئەوەی سوود و کەلکی هەبی تەمەشاکردن و نەزەرکردنەکە تەنها ماڵوێرانی و گوناه و تاوانە شتێکە لە خەیاڵ دەمینێتەوە و کاتی لێدەبا دەڵێ چ شتێک هەیە لەوەی لاوازتر کە کەسێک نەتوانی لۆ شتێکی وا بێکەلک چرکەیەک یان چەند چرکەیەک یان ماوەیەکی واکەم چاوی بنوقێنی و بگریتن و تەمەشانەکە و هەروەها طاووس لە تەفسیری ئاەتەکەی وەچی گوتمان لە شوێنێکی تر دەفەرمی ضعيفا في أمر النساء مرۆڤ و نێرینەکان لاوازن لە بەرامبەر ئافرەتان ليس يكون الإنسان في شيء أضعف منه في النساء مرۆڤەکان و نێرینەکان لە هیچ شتێکی ئاوا لاواز نین بەقەد ئەوەی لە بەرامبەر ئافرەتانی نامەحرەم کەوا لاوازن و سەرنجیان ڕادەکێشرێ وەکیعیش رحمه الله کاوانە هەمویان پێشینانی چاکن گوتیتی بەڵێ ئافرەت کاتێک کەوا دەدیترێ نامەحرەم و خۆی ڕازاندیتەوە زۆر جار عەقڵ و هۆشی پیاوان دەباتن و بێعەقڵیان دەکاتن و وایان لێ دەکاکەوە گوناه و تاوانی زۆریان توش بیتن جا لێ بکانەدا لەبەروەی کاتمان بەدەستەوە نما لە ئەڵقەی دووەمیش دێینە کۆتایی بەڕێزان و خۆشەویستان تا لە ئەڵقەی سێیەم
بإذن مولتي الله تعالى بيتان دقينوا يا رب خوات تمنمان باقي بك بو أوي لسر إسلام وإيمان بجينو وراستي ودروستيا كان لخلشي بقينينو وإخلاص وصواب من بي ببخشيتنو إيمو إيوا سركوتوي دنيا وسرفرازي دواروش بك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.